بەناوی خوای گەورە سەڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی موچەی مانگی 6 و 7 هەروە پرسی نەوتی هەرێم و ئەو لیژنانەش کە پێکاتون بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنیان هەرێم و بەغداد قسەی لەسەر دەکەین قسە لەسەرەوە دەکەین بۆچی تاکو ئێستا نەوتی هەرێم ڕادەست نەکراوە ئایا بەغداد خۆی نەوتەکەی وەرنەگرتووە یاخود دەسەڵاتدارانی هەرێم تەسلیمی ناکەن و چ کاتێک هەناردەینەوە لە ڕێگەی سۆمۆوە دەست پێ دەکات و ئێستا بەرهەمی کێڵەکان چەندە وەخسە سەر موچەی مانگی 6 دەکەین پێوەستە بەچی بوو تاکو ئێستا ئەو بەرداهاتەی کە پێویستە لە داهاتیان خۆت تەسلیم نەکراوە و ئایا هەرێم جدیە لە چارەسەرکردنی کێشەی موچۆنەوە لەگەڵ بەغداد پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەحمەد ئەمین مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروەها لە بەریتانیاشەوە مامۆستا یادگار سیدیق گەڵاڵی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە پرۆسەکانی نەوت لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین موچەی مانگی 5 لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بڵێن هاتوو دەست بە دابەشکردنی کرا بەس بۆ موچەی مانگی 6 ئەوەی کە پێشتر لە ڕوونکردنەوەکانی وەزارەتی دارایی عێراق داهات بوو پێویست بووی کە نەوت تەسلیمکەن داهاتی ناوخۆ تەسلیمکەن هیچ هەنگاوێکی عەمەلی نراوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆی کە موچەی مانگی 6 بێت بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ بەڕێستان کاک حەکیم ڕێز و سڵاومان بۆ بینەران بە شێوەیەکی گشتی و بەخێرهاتنی کاگیادگاریشەکەین لە لەندەن لە بەریتانیاوە ئەوەی ڕاستی بەپێی زانیاریەکانی ئێمە بێت تا ئێستا نەخێرداهاتی ناوخۆ تەسلیم نەکراوە و بڕەنەوتەکەش تەنانەت بۆ مانگی 5 ئەوەی کە هەر بەپێی زانیاریەکان بێهێشتا تەسلیم نەکراوە جا بەداخەوە ینی ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان لە ناشەفافێتێ لە شێوازی بەڕێوەبردننی کەرتی نەوتی هەرێمی کوردستانە بۆیە نازانی ئایا ئەو لیژنانە کە تشکیلە بێ کە ئێگەنە ئێرە و چۆن بە دوواداچوون بۆ بڕی بەرهەمهێنانی کێڵگەنەوتیەکان ئەکەن و تا چەند یان تا چه ئاستێک نەوت تەسلیمەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان من لە زۆرینەی چاوپێکەوتنەکانە هەروەکو دەسەڵات ناوێنێنم بەڕاستی یعنی زەحمەتە حکوومەتێکە تەمەنی درێژکراوەتەوە یان کار بەڕێکەرە و پەرلەمان هێشتا هی کابینەیدا هێشتا تشکیل نەکراوە ئەمانە هەمووی وەکا کە ئێمە وەکوتم بە دەسەڵاتداران ناویان بنین نەک بە حکوومەت ئەمانە وامان لەیەکا کە بە گومانەوە تەماشای هەنگاوەکانی داهاتوو بکەین بۆ تەسلیمکردنی بڕی 240 ملیارەکە کە لەگوایە لەسەر 120 میلیارد تەسلیم کرد بۆ مانگی 5 دەبێت 120 بۆ مانگی 6 ڕادەست بۆ مانگی 6 و 7 چونکە ئەو ڕۆژەی کە پرۆژەی ئاوی هەولێر پرۆژە نوێیەکە کرایەوە یەک دوو ئاماژەی خراپی تیا بوو لە وتەکانی مەسرور بارزانیە یەکێک لەوانە وتی ئەم پرۆژەیە بە داهاتی ناوخۆ کراوە پێ ئەچێ کە مەبەستیان ئەوە بێ کە بۆ هەنگاوەکانی داهاتوو لەوانەیە پابند نەبن بەو بڕێکە ڕێکەوتنی لەسەر کراوە مەگەر فشاری ناوخۆیی فشاری حکومەتی ناوەند و فشاری نێودەوڵەتی ناچاریانکە ئەگینا وەکوتم بە ئەزمموی ڕێکەوتنەکانی 11 ساڵی ڕابردووی قەیرانی موچە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پابند نەبوون خاڵێکی تر بابەتی نەوتە کە لەوانەیە کاگیادگار زانیاری وەرتری لابێ ئێمە تا ماوەیەک ڕاگەیاندنەکان وابوو کە 400,000 بەرمیلە کاتێک کە هاتە نزیکی تەسلیمکردن بە کۆمپانیای سۆمۆ دابەزی بۆ نزیکەی 300 بەرمیل شتێکم لەگەڵ بڕیاری تەسلیمکردنەوە بۆ هەموو کێڵگەنەوتیەکان بە درۆن هێرشیان کرایە سەر کە یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە لەوە ئەچێ ئەم ڕەفتارە وەکو ڕەفتارەکەی سەدا حسێن وابوو بێ کاتێکە بیرە نەوتەکانی کوێتی تەقانەوە تاوەکو نەوتەکە تەسلیم نەکرێ یان تا چ ئاڕاستەیە یان چه ئاستێک بتوانرێکە هەر قاچەخچێتیەکە بەردەوام بێ بە بیانی ئەو لێدانانە بۆیە داهاتووی هەردوو ئاڕاستەکە نادیارە هەم بڕی داهاتی ناوخۆ کە پێویستە تەسلیم بکرێ و هەم ئەو بڕێکە پێویستە تەسلیم بە سۆمۆ بکرێت سوپاس دەکەم مامۆستا یادگار سوپاسی جەنابشی دەکەین سوپاس بۆ ئەوەدەبوونت ئەگەر بڕێزت لە ڕووی نەوتەوە قسەمان بۆ بکەی چونکە شارەزایەکی تاوەتان هەیە بەردەوام چاودێری نەوتی هەرێم دەکەن
لە نێوان 14 بۆ 17 مانگی حەوت پێنج زیاتر لە 5 سێریشی درۆنی کرانە سەر کێڵگەنەوتەکانی هەرێم. ئایا هەموو کێڵگەکان زیانیان بەرکەوتووە ئێستا کە تاکو ئێستەنەوت تەسلیم نەکراوە پەیوەستە بەچی بۆ تەسلیم نەکراوە؟ عێراق خۆی وەری ناگرێت یاخود پەیوەستە بەچی؟ سڵاو حەکیم، سڵاو لە دکتۆر ئەحمەدی بینەرانی بەیابیش. تەبیعی لە 14 و 15 مانگەوە پێشتریش هێرشەکان لە قورمەڵەوە دەستی پێکرد کە زیانی نەبوو، هیچ با بڵێن یەکەیەکی بەرەمێنان یاخود هیچ زیانێکی لە کێڵگەکە نەگەیان. دوایشا بە سەرسەنگ و تاوەکی و فیشخاپۆر دەستی پێکرد و لە با بڵێن کێڵگەیەکی تریش کە دیسانەوە هەمتۆئێکاری تێیەکە کە عین سوفنیە. عین سوفنی لە بەرەمێنانە نییە. ئەو دوو کێڵگەی تر کە کاریگەری تیا هەبوو تاوکی بوو لەگەڵ سەرسەنگ تەنها لە تەنکیەکی گیراوە کە تەنکیەکە توانای ئەمبارکردنی 14,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەیە، واتە کێڵگەکە 14,000 بەرمیل نەوتی لەو سەرەتایەوە کەم بووە. ئاسی بەرەمێنانی کێڵگەکە پێش ئەوەی کە هێرشی بکرێتە سەر 30,000 بەرمیل بوو، واتە 16,000 بەرمیلی ماوەتەوە. تاوکی دوو کێڵگەی تایە، فیشخابور و تاوکی لە ئەمبارێکی رادیسان و لە فیشخابوری شەکێکی بەرەمێنان کە بە جزئی کاریگەری هەبوو لە ئاستی بەرهەم. بە شێوەیەکی گشتی ئەگەر ڕاستەنگاندنی بۆ بکەین ئەتوانین بڵێن تەنها دوو کێڵگە زیانی بەرکەوتووە، ئەتوانین بڵێن لە خراپترین حاڵەتە 50 بۆ 60,000 بەرمیل نەوت کاریگەری هەبووە لە سەرەتاوە، چونکە کێڵگەکانی تری با بڵێن ئەو کۆمپانیانەی کە لە ژێر چەتری ئەپیکیۆرا کۆبوونەتەوە لیانیرا ئەو سێ کێڵگەی عاید بەوان بوون و بە هەمویانەوە زیاد لە 200,000 بەرمیل ئینتاجیان هەیە. تەنها وەکوتمان 50-60,000 بەرمیلە کاریگەری کەوتە سەر لە سەرەتاوە. کێڵگەکانی تر هیچ کاریگەریەکیان لەسەری نەبووە و بەرهەمێنانیشیان بەردەوامە. ئەو کێڵگانەی تریش کە لە دەرەوەی ئەپیکیۆرن قوربەڵەیە لەگەڵ بچیل کە ڕۆژنەفیشی تیاکاوە کۆمپانیای سیکۆیل کە لە کێڵگەی هەولێراییشەکە. بچیل 4,000 بەرمیل نەوت ئینتاجی هەیە و بەپێی زانیاریەکان کۆمپانیای ڕۆژنەفت ئەو بەرهەمەی کە بەرهەمێنێ و نەوتێکی ئەیفرۆشێ لە پێی قەرزەکانی هەڵدەگرێتەوە واتە نایە بە حکومەت. زیک ئۆیل نزیکی 9,000 بۆ 9,500 لە کێڵگەی هەولێری ئینتاجی هەیە. قورمەڵە بەپێی زانیاریە نافەرمیەکان لە 90,000 ئینتاجی، بەڵام بەپێی ئەو ڕاگەیانانەی کە حکوومەت ڕایگەیاندووە کە ئەڵێ ئێمە 1,000 بەرمیل نەوت تەسلیمی سۆمەوەکەین، واتە قورمەڵەی بە 72,000 بەرمیل ئینتاج داناوە و ئەس چووکە زانین هەولێر لە 9,000 بۆ 9,500 بەرمیل نەوت ئینتاجەتی. لەبەرەوەی تەنها و دوو کێڵگەیەکە حکوومەت هەرێمی کوردستان وێ تەسلیمی باغای بکە، چونکە ئەوەکانی تر بەرهەمەکانی تر لە چوارچێوەی ئەو چتران کە پێوتە ئەپیکۆر ئامادەنین تا ئێستا بەرهەمەکانیان تەسلیمی سۆمۆ بکەن. بۆچی؟ چونکە ئێستا ڕازی نەبوون بەوەی کە ڕێکەوتن نەکراوە. دوو مەرجیان هەیە، مەرجەکانیان تا ئێستا جێبەجێ نەکراوە و بە پێی گرێبەستەکانیش لە مادەی 16 وابزانم فەقەرە 12 ئەو مافایە بە کۆمپانیەکان کە بەرهەمێنان تەحەکوم بکەن بە بەرهەمێنانی کێڵگە نەوتیەکانەوە. لەبەر ئەوەیە و التیزامێکی دوولایانەیە لە هەردوو لایە کاتێکە ئەوان پیانۆکەیان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یا حکوومەتی عێراق التیزامی نەکردووە بە شایستەکانیانەوە لە ڕابردووەوە گرنگی ئەوانەی ئایندەش نەیراوە تا ئێستا لەبەرەوە ئامادە نەبوون ئەو نەوتەی کە بەرهەمێنن تەسلیم بە سۆمۆ بکەن، بەڵام ئەو بیانۆیان بەکاردێناوە کە کێڵگە نەوتیەکان لیان نیراوە بە ترۆی وەکوتیشم ئاماژەم پێکرد کێڵگەکان هەمویان لیان نەیراوە، تەنها دوو کێڵگە لێیراوە و بە شێوەیەکی جزئیش کاریگەری هەبوو لەسەریان. بەڵێ کەواتە مامۆستا یادگار ئەوەی کە دەوترێت بۆی درۆنەوە بەرهەمی نەوت کەمی کردووە هەر 50,000 یان ئێستا بەرهەم سەروی 200,000 بەڵام کۆمپانیا نەوتەکان ڕازی نینەوە تەناردە نەوت لە ڕێگەی سۆمۆ ئێستا هەناردە بکرێت. چونکە کۆمپانیانە بەڵێ کۆمپانیا نەوتیەکان ڕایانیان ڕۆژێک پێش ڕێکەوتنەکە و ڕاگەیانی ڕۆکەین دەگەوتیان لەگەڵ ئێمە ڕێکەوتن نەکراوە. کاتێکە مەلامحی ڕێکەوتنەکە دیار بووتیان لەگەڵ ئێمە ڕێکەوتن نەکراوە. ئێمە ئەو دوو مەرجەمان هەبوو، مەرجەکان تا ئێستا هیچ قسەیەک لەگەڵ ئێمە نەکراوە سەبارەت کەواتە ئەبێ
کۆمپانیا نەوتیەکان ڕازی بکەن بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە وە تا ئێستا ڕازی نەکراون یاخود ئەو قەناعەتیان پێ نەکراوە کە شایستەکانیان زامن نەبێ بۆ ئەوەی دەستکەنەوە بانات. باشە بەزێ وە کوڕەخراوی ڕوونبین پێش بردومانەکان راپۆرتێکتان بڵاو کردەوە ئێستا بۆ من دەڵێن خۆرمەڵە 90,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بڵێ ئێستا بەرهەم دێنەوە هەرماوە تاوکێ 82,000 تاوکی بە بۆنەی چارەکی دووەمی ئەم ساڵ یعنی لە مانگی 4 و 5 و 6 خۆتانزان لە مانگی 6 هێرشەکانی ئێران هەبوو بە بۆنەی ئێرشەکانی ئێران و کێڵگەکان بەرهەمیان کەم کرایەوە لەبەر یەکشت ئەوەی ئەو نەوتی کە بەرهەمیان هێرا کڕیارەکان نەیانەتوانی بە تەواوەتی ساغی بکەنەوە پێشتر ئینتاژ لەسەر 300,000 بوو لەو چەند ڕۆژەی باڵێن جەنگەکە ئاسی بەرهەمێنانیان کەم بوو لەبەر ئەوەی کە نەوتەکە ساغ نکرایەوە لە بازاڕە لەبەرەوەی تۆزێک ئاسی بەرهەمێنانی تاوکی هاتووەتە تقریبان ئەگەر بە معدل وەریگرین چونکە لەو ناڵێم هەفتەیەک دە ڕۆژێک ئاسی بەرهەمێنانیان زۆری کەم کرد کە ئەمەوای کرد نزیکی 5,000 کەمتر بێ لەو 8,000 کە ئێمە دامان نابوو بە معدل 75,000 بەرهەمێناوە بەڵام دوایی ئاسایی بەتەویعی ئەگەڕێتەوە ئاستی خۆی چونکە تەنها لەبەر ئەوە بۆ کە بازاڕینە بۆ نەک شتێکی تر. باشە مامۆستا بەس پرسیار لێکم بەس خورمڵەتان بە 90,000 دانابوو شێخان 44,000 ئەتروش سەروی 35,000 سەرسەنگ 29,000 هەولێر 9,024 ڕۆژانە بڵێ سەر قەڵا لە گەرمیان 8,500 یعنی ئێستا ئەگەر هێرشی درۆنی ئاسایی بۆ تۆ بەست تاوکێ فشخابووراویش 50,000 بەرمیل ئەگەرنە ئێستا هەرێم لە ڕووی بەرهەمەوە ئەگەر ڕێکەوتن بکرێ کۆمپانیەکان ڕاست توانایی 200,000 بەرمیل نەوتی ڕۆژانی هەیە بەتاکید لە ماوەیەکی زۆر کەم ئەتوانن بگاتەوە ئاسی 300,000 پێشوو. بەڵێ دێمەوە خزم چونکە ناڵم ئەوەی سەرسەنگ کە باسیەکەین وە تاوکی تەنکی ئەمبارکردنە تەنکی ئەمبارکردن ئەتوانێت بگۆڕێ لە ماوەی کەماوە کاریشی لەسەرەکەن بۆ چاکردنە گەر تا ئیستا چاک نکرابێت لە ماوەیەکی کەما چاکردێ یعنی تەنها ئەوەی ڕازیان کرێکە یعنی بارودۆخەکە ئاسایی کرێتەوە کۆمپانیەکانی ئەپولتور ئامادە بن نەوسەکە تەسلیمی سۆمۆ بکەن بەتاکید زۆر ئاسانی ئەو التیزامی کە کردویانە بە 280,000 زۆر ئاسان ئەتوانێت بگاتەوە و ئاستا تەبیعی تەنها 200,000 نییە بە بەیاننامەکەی وەزارەتی دارایی لە ئاخیراڵێ ئیستا مامەڵە لەگەڵ ئەمری واقعاکەن ئەو ئاسی کە ئیستا بەرهەمێنانیان هەیە بەڵام چاوەڕێیەکەن ئاسی بەرهەمێنان بگاتەوە ئاسی کە لە یاسای هەمواری یاسای بوجا دیاریکراوە کە 400,000 بەرمیلە یعنی حکوومەتی عێراق چاوەڕێی 400,000 لە ئایندا. بەڵێ بە کورتی دێمەوە خزمەت بەز ئێستا بۆی درۆنەکانەوە کە لە حەفتەی مانگەوە بڵێن ڕێکەوتن کرا درۆنەکان وەستان ئێستا هیچ کێڵگەیەک بڵێن شوێنی بیرەکانی بە ئاماز نەگیرا بوو تەنها یەک ئەوی تاوکێ فشخابر و باسی کۆگاکەت کرد بیرەکان بە ئاماز نەگیراون بیر لێ نەیراوە یاخود نەگەشتوەتە بیرەکان ناڵم ئەمبارەکان و یەکەیەکی بەرهەمێنان لە فیشخاپور بە ئامانج گیراوە ئەگینا بیرەکان سەلامەتن تەبیعی کۆمپانیا و سەرمایە وەکو فشارێک بەکارێنە بەرهەمێنانیان وەستان چونکە مەترسیان لەسەر مەترسی لەسەر کاربەندەکان هەبوو ئەویان ئیجراعاتێکی با بڵێن خۆپارێزی موکە کردیان شتێکی ئاساییە لە حاڵەتی وایە کە بینیومانە لە کاتی هێرشەکانی داعشیا دیسان و کۆمپانیەکان بەرهەمێنانیان وەستان و ستافەکانیان نردووەتەوە ئەمانە لە حاڵەتێکا کە مەترسی ئەمنیان لەسەرە بەتەکید ڕۆیرێت بەڵام ئەو مەسەلەیە تەنها 2-3 ڕۆژ بوو و دوایە بارودۆخەکە ئاسایی کرایەوە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستایدێر کاک دکتۆر ئەحمەد بێمە خزمەت بەڕێز سەبارەت بەو لیژنانەی بەپێی ئەو ڕێکەوتنەی کە کرابوو لە حەفتەی ئێمانکە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەندی کرد یەکێک لەو لیژنانە کە پێک دێت بۆ مەسەلەی بەرهەمی ناوخۆیە سوتەمەنی ئەوانە ئێستا بەپێیەوە بێ هەرێم 50,000 هەیە و پێشی دەدەن بەڵام بۆ هیچ گۆڕانێک لە نرخی سوتەمەنی بانزین نەوتی سپی ناکرا هەروەکو جاران دەبێ بڕوا خەڵک بنزین بەگران بفرۆشی لە کاتێک ئێستا پێی ڕێکەوتنیێرین بادا 50,000 پێدرێ ئەوەی ڕاستی بێ ئەوەی لە دەمی هەندێک ئەندام پەرلەمانەکانەوە بیستمان گوایە سوودانی پێشنیاری کردووە کە ئەو بڕێی ئەمان ئەڵێن ئێمە بۆ پاڵاوتنی ناوخۆیە بیان بە ئێمە بە نرخی یعنی لە جیاتی پەنجاکە وتیانە 42مان بنین چکە بە تەقیدادی ئێمە 42,000 خۆی لە یاداشتەکە تێدا بوو بە تێبینی لەو یاداشتی حکوومەتی عێراقی دەڵێ هەر سەرتا وتیانە هەموو نەوتەکەمان دە حکوومەتی عێراقی خۆی لە یاداشتەکە تێدا بوو ئەوان سوتەمەنی دابینکەن بەڵێ ئەمە مەبەست ئەوان ڕازی نەبوون بەڵێ ئەوە وەکو کۆی گشتی بەرهەمەکە بەڵام مەبەستمان لە ڕێژەی پێداویستی ناوخۆیە ئەمان وتیانە پێویستمان بە 50,000
حکومەتی ناوەند و توێتی بە تەقدیراتی ئێمە 42,000 بۆ ئێمە حسێ بکەن ئێمە پێداویستی ناوخۆ لە سوتەمەنی هەمووی بۆتان دابینەکەین بەڵام ئەمان ڕازی نەبوون چونکە کۆمپانیەکانی خۆیان زەرمەند دەبێت بۆیە ئەوە وەکو هەر ئەبێ بە نرخەگرانەکە سوتەمەنیەکان 50,000 پێدەدرێت بە ناوی ناوخۆ چی گۆڕا خۆی سەر بەزیمان سوتەمەنی کارەوە خۆیەتی وایە تاکیید ئەمان هەر بەو نرخی کە خۆیان دیاریان کردو هەر بەو نرخە ئەیەنەوە بە خەڵک ئەگەر لە داهاتووشا بە بیانی وتر نرخ زیاد نەکەن ئێمە زانین دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە بەپێی سەرچاوە زانستیەکان بە دەسەڵاتی تاڵانکار بۆ لێ بکراوە بۆیە بە بەرنامە لێ دەکێشێتەوە یعنی من ئەگەر بەدەر لە بابەتی نرخی سوتەمەنیەکان نمونەیەکی با بڵین خۆم و خێزانەکەم بێنمەوە من کە لە زانکۆ داوامەکەم تقریباً محازەرات داوەزی بۆ نیو دەرماڵی خوێندکار نەما چەندین مامەڵەی تر کە داوای هەندێک دۆکومنتەکەی کرا بە پارە خوێندکار نەکرد دەرماڵی نەماوە بەڵام هەر داخەڵبوونەکەی 50,000 لێ وەرەگیرێکە ئەو وەسڵیکە بۆ دەبڕن بێجگەلەوەی کە لەسەر ئاستی کۆمەلگا زانین ئەوە کارەبا گران کراوە لەسەر ئاستی چەندین ڕسومات و گومرگ و هەر شتێکی تری لێ ناوەنی پارە زیاد کراوە لەسەر خەڵکی بۆیە ئەڵێ ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئەیکا ئەوە نییە بڵێ حکوومەتەکە شکستی هێناوە و ئەو قەیرانانەی کە ڕوئەیە لە دەرەنجامی شکستەوەیە بەڵکو ئەم بە استراتیج ئیشی بۆ ئەمە کردووە بۆیە ئەڵێ هیچ پرۆژەیەکیشیان نابێ بۆ چاکردنی خزمەت گوزاریەکانیان ئەو قەیرانانەی کە هەیە بۆیە سەیرەکەین ئەگەر تەنها نمونەی موچەکە بێنینەوە 11 ساڵە ئەم قەیرانە بەردەوامە تا ئێستا هەنگاوێک نەچۆتە پێشەوە بۆیە بە دڵنیاییەوە نرخی سوتەمەنیەکان وەکو خۆی مێنێتەوە و هەچ کاتێکیش نرخی نەوت لە بازاری جیهانیا بەرز بێتەوە ئەمان یەکسەر نرخەکەی بەرزەکەنەوە هەر موچەخۆرێک ڕەنگە زیاتر لە 50 میلیۆنی لای حکوومەت بێ وایە سەبەڕێز مامۆستایەکی زانکۆ یانیەوەی خواردویانە بە ناوی پاشەکەوت و لێبڕین و سیستەمی پاشەکەوت من کە خۆ بۆکو مامۆسایەکی زانکۆ خێزانەکەشم فەرمانبەر لە تەندروستی بە تەقدیری حسێبمان کردو بە هەردووکمان 150 میلیۆنمان لای حکوومەتە بۆیە هەندێک لە ماوەی 10 ساڵدا لە ماوەی ئەم 10 ساڵەیە کۆی گشتی ئەو موچانە لەگەڵ ئەوەی کە لە دەرەنجامی پلە بەرزکردنەوە وەستاوە نزیکەی بە هەردووکمان 150 میلیۆنمان لای حکوومەتە بۆیە بمبورە دەسەڵات جاروایە بیریشمانەچێت بۆیە وەکوتم یعنی ئەو بە بەرنامە بە بەردەوام ئەوێ پارەت لێکاتەوە یعنی ئەتوانین نمونونەکەی وا بێنینەوە ئەوەی کە دەسەڵات ئەیکا لەسەر ئاستی هاوڵاتیان وەکو ئەوە لێرە و تووشی خوێنبەربوونی کردبی بۆیە لە حکوومەتی ناوەندەوە چیتری تێچێ هەتا ئەم خوێنبەربوونە نەوەستێنی کە تاڵانکاریەکەیە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو باشتر ناچێت لە هەموو سێکتەرەکان مستاڵانکاری لە نەوت و لە داهاتی ناوخۆ لە هەموو ڕۆکانەوە زەوی ئەمە سەرچاوەکان وا ئەڵێن کە قەیرانەکانی هەرێمی کوردستان پەیوەندی بەو تاڵانکاریە ڕێکخراوەوە هەیە کە لە داهاتی نەوتی و نانەوتیەوە کرێ سێکتەرەکانی تر ئەوە بە تەکید ینی ئەوەی لە بواری خوێندن تەندروستی ئەمانە زاراوەی هەڕاجکردنی بۆ بەکاردێ لە سەرچاوەکانە زەوی و زار ئەوە ئەتوانین بە هەمان شێوە زاراوەی تاڵانکاری بۆ بەکاربێنین ینی بە ئەوەی کە لە لێکەوتەکانی تاڵانکاریەوە ڕوئەیە ئەتوانین ناوی لێ بنین کۆنیشانە یعنی سەیرەکەی لە بواری زەوی و زارە تاڵان نەکرێ بواری خوێندن هەڕاج کراوە بواری تەندروستی هەڕاج کراوە ئەمە بۆ هەموو سێکتەرەکانی تر بۆیە جاریشکە دووبارەیەکەمەوە بارودۆخی هەرێمی کوردستان وەکو نەخۆشیەکی کۆنیشانە وایە کە سەرچاوەکەی تاڵانکاریە بۆیە هەر چارەسەرێک چارەسەر ناکرێت کەم ڕێکەوت نشکراوە لەگەڵ بەغداد گومانی بەتەواتی بچێتە بواری جێبەجێکردنەوە بە ئەزمموی ساڵەکانی ڕابردووەوە بە ئەزمموی ساڵەکانی ڕابردووەوە هیچ ڕێکەوتنێکی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ ناوەند من گەشتبین نیم پێ یعنی تەنانەت ئەو ڕێکەوتنانەی کە لەسەر ئاستی هەرێمیش کراوە بۆ نمونە لەو کابینەیە کە بزوتنەوەی گۆڕان لەسەر بنەمای 4 ساڵ ئارامی لەگەڵ پارتیا تێکەڵ بوو ئەوە بوو لە پڕ پەرلەمان داخرا
مام جەلال لە یادەوەریەکانی دیداری تەمەنە باسی ڕێکەوتنەکەی واشنتنەکە بەڵێ کە یەکەم خاڵی لەسەر داهاتی ئیبراهیم خەلیل بوو. ئەڵێ لە سەرەتایە پارتی وتیان داهاتەکەی 30 میلیۆنە، طبعا دیاری نەکردو ئایا ساڵێکیان مانگێکیان میلیۆنەکە چەندە. ئەڵێ دواتر وتیان 10 میلیۆن. یەکەم خاڵیش دیاری کرابوو کە پشکی یەکێتی بن لەو داهاتە، ئەڵێ بەڵام چونکە بڕەکەی دیاری نەکرابوو دواتر ئەوەشیان نهێنی. جامە بەستم بەم دوو ئەزمونە کە دوو ئەزمموی زۆر دیارن و ئەزمموی ئەم 10 ساڵەش هیچ ڕێکەوتنێک کە دەسەڵاتی هەرێمی کوردستانتیایە بەشدار بێ مرۆڤ پێیگەشتبین نابێ، بە تایبەتی ئەگەر ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ و پێگەی سیاسی و ئابووری ئەوان ئەگەری هەیە لاواز بکەن. سپاسەکەم دێ بە خزمەت مامۆستا یادگار سەبارەت بە نەوت بەڕێز باسی کێڵگەکانت کرد، ئەوەی کە ئێستا کۆمپانیەکان ئەوەی ئەپیکور کە بەڕێز دەڵێ ڕازی نەکراون وەمەرجیان هەیە کە قەرزەکانیان بدرێتەوە، گرێبەستەکانیان پارێزراو بێ، شایستەکانی داهاتویان مسۆگەر بکرێ، لە چەند نەوتیان لایە خۆی دەسەڵاتداران هەرێم یاخوب لە حکوومەتی ماوە بەسەر کوێرێم ئەی خۆی بەڵێن جگە لەو کۆمپانیای خاوەنی چەند نەوتە؟ چە نەگەشتم لە بەستەکەیانی غەیری ئەپیکۆر چەندێک نەوت بەرهەمیان لە کۆمپانیەکانی تر؟ بەڵێ کۆرمۆڵمان هەیە کە لای کارە وەکووتمان توانای تاپو 130 خۆرمەڵە تاپو 130,000 بەرمیل نەوت توانای هەیە بیکە، ئێستا ئەوان ئەڵێن کەمی کردوتەوە. کێڵگەی هەولێریش لای کۆمپانیای زیگۆی لە کۆمپانیایەکی تایبەتە کەم کۆمپانیا گومانەکرێت سەر بە بەرپرسانی ئەویش 9,000ێکی هەیە. بچیل سەر بە ڕۆز نەفتە لە دەرەوەی ئەپیکورە 4,000 بەرمیل نەوت ئینتاجیە. ئەمانە تەناو کێڵگانن کە لەژێر کۆنتڕۆڵی هەرێمدا بێت جگە لە ئەگەر بەو پەڕی توانایەوە بەکار بێنرێت و بەرهەمی تیا بێنرێ بەڵێ زیکی 130 بۆ 140,000 بەرمیل. باشە بەس بۆ هەنادەکردنەوە ئەگەر بۆ نمونە کەم بێ ئێستا 50,000 بۆ ناو خۆیان دانا و 50,000 بدرێ بە پێراویستی ناوخۆ، ئەی چەند ڕادستی سۆمۆ دەکرێت ئەگەر ڕێکەوتن نەکرێەوە؟ ئایا بۆریەکە بۆ نمونە چەند بۆری بێت توانایەوە هەیە بگاتە بەندەری جەیهان بۆ ئایا بڕی 10,000 تێکەی دەتوانرێت هەر 10,000ەکە ڕۆژانەوەندە بڕات چۆنە؟ وازانم بەو بڕەکەمانە ناینێرن، بەو بڕەکەمانە زیاتر تەسلیمی وەزارەتی نەوتیەکەن، چونکە دوو باڵێن ڕێگەشارەی بۆ دانراوە کاتێک هەناردە نەکرێت و نەچێتە بۆریەوە وەختە تەسلیم بە وەزارەتی نەوتەکرێت بۆ بەکارهێنانی ناوخۆ یا خودکۆیە کاتەوە بە گوژمەیەکی تر ئەی نێرە. سەبارەت بە ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئەم ڕێکەوتنانە توانین بڵێن لە خراپترینیانە. ئەوەکانی تر کە جێبەجێش نەکراوە ناوانێ بڵێن تا ڕادێک لەمە باشتر بووە. ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی زۆر هەشە بە زمانی عەرەبی، ناسکە زۆر لە بەردەمی ئەوایە کە فەشل بێنێ لە هەر ئان و ئاساتێکە، چونکە پەیوەست کراوە بە تەسلیمکردنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتی نانەوتی. تا ئێستا وەکو جەنابەت وتت 81,000 بەرمیل نەوت دانراوە کە بەدەمی هەرێمی کوردستانە، خۆی لە ڕێکەوتنەکە 280,000 لەمە 50,000ەکەی کە تەسلیمی با بڵێن بۆ بەکارهێنانی ناوخۆ ئەویش دیسانە و لەبێنی توانەیە کە بزانین تعریفی بەکارهێنانی ناوخۆ یاخود چییە و پێداویستی ناوخۆ چییە و مەبەست لێی کێن ئەوانە و ئەمێنێتەوە 31,000 بەرمیل نەوت کە تەسلیم لەم بارودۆخەی ئێستا و لەم حاڵەتی ئێستا تەسلیم بە وەزارەتی نەوتی عێراقەکرێت. ئەگەر پرسیارێکت لە دکتۆر ئەحمەد کرد ئەگەر ئیشارەتێکی کەمی بکەینە لەسەر ئەوەی کە تعریفی بەکارهێنانی ناوخۆ چییە؟ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەکارهێنانی ناوخۆ بۆچی بەکارهێنێ؟ ئێمە ئەزانین حکوومەت خۆی پێڕاگەیاندین لە مانگی پێشوە کە ئەڵێ ئێمە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ڕۆژانە 65,000 بەرمیل وانیاوە بە پاڵاو بکەن بۆ بەکارهێنانی ناوخۆ. ئێستا 50,000 وەرەگرن، واتە 15,000 کەمتر لەوەی کە پێشووتر پاڵاوتویانە و لە ماوەی ئەو 2 ساڵا بینیمان و جەنابیشتان شاهێد و خەڵکی هەرێمی کوردستانی شاهێدیەوە بوون کە نرخی سوتەمەنی چەند قات زیاد بوویەوە لە بەراورد بە پێش وەستانی هەناردە. لە کاتێکە ئەبوایە نرخی سوتەمەنی زۆر هەرزانتر بووە، چونکە بۆ 65,000 بەرمیلە کە لە ناوخوا پاڵێوراوە نەداهاتەکەی جیایە نەبەرەمەکەشی بە شێوەیەکیش کاریگەری هەبووە لەسەر نرخی بازار. کەواتە ئەم بەرهەمە بۆ کێ بەکارێ؟ ئایا تەنها بەس
بۆ دامبوو دەستگاکانی حکوومەت هێرێن بەکارە کەواتە خەڵکی لە نەتیجەدا خەڵکی سوودێکی لێ نەبینی ئەی بۆچی لەوە ڕێگرە بن کە کاتی حکوومەتی عێراق ئەگەر ڕاست بێ حکوومەتی عێراق ئامادەیە سوتەمەنیەکان بە نرخی پاڵپشتی کرا وەکو چۆن لە عێراقا بەرهەمێنێ لەبەرەوە پرسیارێک علامەتێکی پرسیار و نیشانەیەکی پرسیاری گەورە لێرە ئاخاتە سەر وەزارەتی سامان سروشتیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم 50,000 بەرمیلە بۆ کێیە و چۆن بەکارێنێ و لە بەرژەوەندی کێ بەکارێنێ چونکە لە خاڵێکی تریشی تایە لە ڕێکەوتنەکە کە داهاتی ئەو نەوتەی کە ئەپاڵێورێ دوای ئەوەی تێچووەکەی و گواستنەوە و پاڵاوتنی لێ دەرەکرێ ئەبێ هەر داهاتێکی هەبێەوە لە سوتەمەنیەکان نەوت و غاز و بانزین و دیزڵ و غازی ماڵانە و قیرە و نەوتی ڕەش و ئەمانە هەمووی کە بەرهەمێکی زۆری هەیە چەند داهاتی هەبێ ئەبێ بگەڕێنرێتەوە بۆ حکوومەتی فدرال لە ماوەی ڕابردووە نازانین چەنە داهاتەیە بۆ چونکە هیچ داهاتە نەگەڕاوەتەوە بۆ قەزیانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە ئەمە احتیمالی هەیە دیسانەوە لێرا کێشە دروستکە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن پابەند دەبێتەوە و چۆنی مامەڵە لەگەڵ ئەو خاڵە شاکە لەبەرەوە ئەم ڕێکەوتنەی هەرێمی کوردستان ڕێکەوتنێکە کە ئیلتیزاماتێکی خستوەتە دەستۆی خۆی لەوانەیە نەتوانێت یاخود نایەوێ جێبەجێیکە و یاخود نیەتێکی با بڵێن تەواو نییە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە بە تەواوەتی چارەسەر کرێواتە ڕێکەوتنێکە توانین بڵێن بەداخەوە ئەڵێ من ئێمە حەزمانە کرد لە چەندین ساڵی ڕابردووە ئاوا زیاتر بە هیواوە قسەمان کردایە من ناڵێم ئێمە بێویوان بەڵام ئەبێت تعامل لەگەڵ واقعا بکەین ئەم ڕێکەوتنە لەوانەیە تەنها بۆ تێپەڕاندنی بۆ ناغێک بێ دوای ئەوەی کە هاوڵاتی هەرێمی کوردستان گەشتە ئێرەیان 3 مانگ بوو معاشیان وەرنەگرتە بوو مەجبور بوون شتێ بکەن بەڵام نیەتی حەقیقی لە پشتیەوە چ لەلایەن عێراقەوە چ لەلایەن هەرێمی کوردستانەوە چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکان نییە چونکە کێشەکان بەم شێوەیە چارەسەری بنەڕەتی بۆ ناکرێ ئەگەر نیەتێکی حەقیقی نەبێ بۆ چارەسەرکردن بەداخەوە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت لەسەر ئەوش قسە دەکەین چۆن دەتوانرێت کۆمپانیەکان ڕازی بکرێن دێمەوە خزمەت کۆمپانیا نەوتیکە دکتۆر سەبارەت بەو لیژنانەی کە پێک دێن لیژنەیەک لە سەداهاتی ناوخۆ پێک دێ لیژنەیەک لەسەر تەوتین تازە هەژماری من شوێنی خۆی گرتووە یا ئەستا لیژنەیەک وابرێ لە 3 مانگدا دەبێ هەموو موچە بە بانکی بکرێ موچی موچەخۆرە بەڵێ سەبارەت بە هەژماری من هەر لە سەرەتایی کە بڕیاری تەوتین دەرچوو توێژینەوەیەکی سارەشای زەیەکێکە لە باشترین ئەو توێژەرانەی کە لە بواری دەسەڵاتە تاڵانکەرەکان ئیشی کردووە بۆیە ئەڵێ ئەو دەستکەوتانەی کە لەم دەسەڵاتە بە دەستی هێنی ئەگەری زۆرە پێچەوانی کاتەوە ئەگەر بێت و چۆن ئەڵێ فشار نەبێ بۆ ئەوەی کە بە دەست هاتووە جێبەجێ بکرێ جا لێرەیە کتێبێکی توێژینەوەکەی ببوورە بەرگی توێژینەوەکەی پەنجەرەیە کراوەتەوە هەژدیهایەکی پێنسەر سەری دەرهێناوە ئەو پەنجەرەیە کە کراوەتەوە پێڵێن پەنجەرەی گۆڕانکاری بۆیە من ئەو کاتە ئەو هەژدیها پێنسەرم شوبهاند بوو بە هەژماری من کە ئەگەر بێت و فشارەکان بەردەوام نەبێ ئەوە دەسەڵات لە هەرێمی کوردستانە تەوتین جێبەجێ ناکە چونکە کاری نایاسایی زۆری تایە یعنی لانی کەم بەپێی زانیاریەکانی ئێمە 4 جۆر کاری نایاسایی لە لیستی موچەیە هەیە کە یەکێکیان ئەوانەیە کە زیاتر لە موچەیە وەرەگرن یەکێکیان بندیوارە یەکێکیان ئەوانن کە بە بڕوانامەی ساختە پلەی باڵایان پێدراوە یەکێکیان ئەوانەیە کە ساڵانی خزمەتی ساختەیان بۆ ئەژمار کراوە بۆیە ئەو کاتە ینی مەبەستمە کە دواتر جەخت لە چی بکەمەوە یەکگرتو بە جیا کۆنگرەی ڕۆژنامەوانی کرد دەستگای ستاندارد دکتۆر ڕعد و هاوڕەکانی ئەوانش بە جیا کۆنگرەی ڕۆژنامەوانیان کرد مامەسایانی ناڕازی بە هەمان شێوە هەر کەسە بە دەستکەوتی خۆی ئەژمارە کرد لە کاتێکە ئەبوایە هەمویان بەیەکەوە یا هەمومان بەیەکەوە بۆی خۆمی لێ دەرنەکەم فشار بۆ ئەو بکەین کە تەوتین وەکو خۆی جێبەجێ بکرێ تا ئێستا ڕاستە خۆ لە بەغداوە بێت بەڵێ تا ئێستا دەسەڵات سەرکەوتوو بووە کە هەژمارەکە پسەپێنێ چونکە ئەڵێ دەسەڵاتی تاڵانکەر پشت بە تۆڕێکی ڕەگدا کوتراوی ناوخۆ و نێودەوڵەتی ئەبەستێ بۆ ئەوەی تاڵانیەکانی سەر بگرێ و بمبورە و سپیشی کاتەوە لەبەرەوە هەمیشە فەرمانبەرانی وەکو قەڵغانێکی مرۆیی بەرامبەر حکوومەتی ناوەند بەکارهێناوە و بە حکمی ئەوەی کە دەسەڵاتی ناوەند زۆرینەی شیعەیە هەر ئیجراعاتێک ئەگەر ڕێگایەکی ڕاستیش بوو بێ
بە دەستی ئێرانی تۆمەتبار کردو. ئەرزانین کە ئێستا لە غەربە ئەو ئاڕاستەیە جایەتی ئەکرێ، بۆیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان توانی ویانە ئەم هۆکارە جیۆسیاسیە بقۆزنەوە و تا ئێستانەیان هێشتووە تەوتین بکرێ، بەڵام لە ناوەندەوە ڕەغبەت هەیە کە تەوتین بەڕاستەقینە بکرێت، چونکە ئێمە لە دیدارەکانمانە بۆ ئەوێ ڕوونمان کردوتەوە کە نزیکەی 400,000 بۆ 500,000 کاری نایاساییتیایە. باشە وەکو موچە خۆرشت دەمەوەست. بەڵێ باش بەزۆکو کارتی فشار باست کرد ئەمڕۆژ مەسرور بارزانانی چاپێکردنی بڵێ کەناڵێکی عەرەبی دەڵێ دەسەڵاتدارانی بەغدا کارتی موچە وەکو فشارێک بەکاربێنن، بەکارێن نێناوە وەکو فشارێک ئەوەی وەکو ئێمە بە دوواداچوونمان کرد بە پێچەوانەکەیەتی، یعنی ئەوەی ئێمە لە دیدارەکانە داوامان کرد کە موچە جیا بکرێتەوە لە پشکی هەرێم و ڕاستە و خۆ بخرێتە سەر هەژماری فەرمانبەرە. بڕیاری دادگای فێدرالی بە تەواوەتی ئەمە بوو کە ئێمە داوامان کرد، تەنانەت لە یەکێک لە سەردانەکانە کە لەگەڵ عەمار حەکیما دانیشت بووین کۆتا دانیشتن بوو کە بڕیاری تەوتینەکە بدرێ، ئەوە بوو ئەوەندەی بیرم بێ ڕۆژی چوارشەممە بوو، خوێندنەوەی بڕیارەکە تەئجیل کرا بۆ یەکشەممە. لەو کاتەیە هەواڵە بەپەلەکە لە تەلەڤیزۆن ئەو تەلەڤیزۆنەی کە لە هۆڵەکەیە بوو لە ژێرۆ نووسرا بوو، ئەمار حەکیم وتی ئێمە چاوەڕێمان کرد ئەمڕۆ بڕیارەکە دەرچێ، بۆیە پێمان وایە ئەو بڕیارەی کە لە دادگای فیدرالیەوە دەرچوو بەشێکی ئەو فشارانە بوو کە لە شقامەوە ئەکرا. ئەتوانم ئەم بڕیارە بە بڕیارێکی هاوشێوەی دادگایەکی لوبنانی بچوێنم کە لەوێ سکاڵا لەسەر خۆپیشاندەران تۆمار کرابوو لەلایەن داواکاری گشتیەوە گوایە زیانیان بە ماڵ و مڵکی گشتی گەیاندووە، بەڵام دادوەر لە سەرەتای بڕیارە کە ئەڵێ بە ناوی گەل بسم الشعب وتبووی لەبەرەوەی ئەم هاوڵاتیانە لە پێناو گەڵ خۆپیشاندیانیان کردووە و من بە ناوی گەلەوە بڕیارەیەم، بۆیە ئەمانە هیچ تاوانێکیان ئەنجام نەیاوە. جا ئێمە پێمان وایە نەخێر ڕێک پێچەوانەکەی ڕاستە، ئەوەندەی دەسەڵاتدارانی هەرێم موچە وە کارتی فشار بەکارهێنن بۆ بەردەوامی تاڵانکاری حکومەتی ناوەند ئەوەی نەکرد. خودوا پرسیشکاتۆر ینی پێشتر ناڕەزایەتێکی زۆر هەبوو، خۆپیشاندان هەبوو، جا بۆ موچە بۆندێکی بۆ کارەبا بۆ ئاو باز دۆکرە زێر فشار دەسەڵاتدارانی هەرێم ئەمایان کرد ئەم ڕێکەوتنە ئەگەر کاتیش بێت ئەگەر موچە نەدرێ ناڕەزایەتی دیکە زۆر سەرڕڵدەداتەوە، ینی لە بەردەم ناڕەزایەتی داگەر بیانەوێنەوە تەسلیم نەکەن داهاتی ناو خۆ تەسلیم نەکەن لە بەردەم ناڕەزایەتی دای بە دڵنیاییەوە لەوانەیە گەر ئێستا بەهۆی ئەوەی کە بارودۆخەکە زۆر گەرمە و هەندێک لە هاوڕەکانمان پێیان وایە کەمێک چاوەڕێ بکەین، ینی ئێمە وەکو گروپێکی تەنها زانکۆ ڕۆژی 14 ویسمان لە سەرای ئازادی خۆپیشاندان بکەین، دەستگیریش کران پێشوەختە، بەڵام کاتژمێر دەبڕیار بوو دەست پێ بکە، هێزێکی زۆریان بڵاو پێکرد بوو، دەستگیریان کردین و نەیان هێشت چالاکیەکە ئەنجام بدرێ. بۆیە بە دڵنیاییەوە ئەگەر موچەی مانگی 6 و 7 دوا بکەوێ بە دڵنیایی ناڕەزایەتی سەر هەڵایەتەوە و ئێمە ینی تەنها بابەتەکە لەوێ نەگیرساوەتەوە. ئێمە هەفتەی پێش و سەردانی کۆنسڵخانەی بەریتانیامان کرد و لەگەڵ شخصی کۆنسڵ کۆبووینەوە نیگەرانیەکانمان گەیان، باسیمان کرد کە تاڵانکاریەکی ڕێکخراو لە هەرێمی کوردستانە هەیە، ئەبێ ئەوان وەکو داواکاری هەنووکەیەکان فشار بکەن بۆ ئەوەی ئیتر موچە بە 30 ڕۆژ جارێک بدرێ بەم ڕێکەوتنەی کە ئێمەش دڵمان پێی خۆش نییە و کاگیادگاریش ناوینا ڕێکەوتنێکی هەش بۆیە لەوانەیە نییە سەر بگرێ، یعنی داوامان کرد کە ئەوانیش لە فشارەکانیان بەردەوام بن لەسەر هەردوو لا تاوەکو لانی کەم ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێ تاوەکو بە شێوەیەکی ڕیشەیی قەیرانەکە چارەسەرەکرێ و ئێمە لەویا پرۆژێکیشمان خستە ڕوو بە ناونیشانی گۆڕانکاری لە دەسەڵاتە تاڵانکەرەکان هەرێمی کوردستان بنمونە کە کۆتا سەرچاوەی بڵاوکراوەیەکی USAID ئەمریکیە کە بەشێکە لە کۆنسڵخانەی ئەمریکی بە ناونیشانی دیکلیپسیفیکیشن گاید، ینی ڕێبەری نەهێشتنی تاڵانکاری، ئەوە کۆتا سەرچاومان بوو کە کۆنسڵوتی من ئەبێ ئەم سەرچاوەیە بخوێنمەوە چکەوتمان ئەگەر بمانەوێ بە شێوەیەکی ڕشەی چارەسەر بکرێ ئەبێ تاڵانکاری بوەستێ و بەشێک لەوەی تاڵان کراوە بگەڕێنرێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان کە موچەخۆران و
هاوڵاتی ئاساییەکانی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم کاکتۆر کاک مامۆسایەتگەر کاتمان کەمەوە بە کورتی سەبارەت بەوەی کۆمپانیای نەوتەکان کە بەڕێز وتی تا ئێستا ڕازی نەکراوە ئامادەنی نەوت ڕاستی سۆمۆ بکەن بەچی ڕازی نەکرێن دەتوانێت ڕازی بکرێت؟ تەبیعی بەشێکی چارەسەر بووە بە ئەمواری یاسای بودجەکە $16 بە شێوەیەکی کاتی تاو کاتی نرخی حەقیقی باڵێن تێچووی نەوتی هەرێمی کوردستان دیاریەکرێ ئەمە ناحەقی ئەوان گرنتیەکی تریشیانەوێ بۆ ئەوە بە ئیزافەی ئەوە کە ئەو کۆمپانیایی کە تێچووی نەوتی هەرێمی کوردستان دیاریەکە نابێت دەسەڵاتی هەبێ بە سەر ئەوەی کە باڵێن بنوودە بازرگانیەکانی گرێبەستەکە بگۆڕێ بەمانایەکی تر ئەگەر دیاری بکاتە بۆ نمونە تێچووی نەوتی هەرێمی کوردستان $20 بە سابتی یا $10 بە سابتی کەواتە دەستکاری بنوودی گرێبەستەکە کراوە چونکە بە پێی گرێبەستەکە ناتوانین نرخێکی سابت دانی بۆ تێچووی نەوتی هەرێمی کوردستان بە پێی بەرز و نزمی نرخ پشکی کۆمپانیەکانی زیاو کەمەکە تا نرخ بەرز بێت پشکەکانی ئەوان زیاترە تا نرخ کەمتر بێت ئەمە لایەکی ئەوان گرنتیەکی وایانەوێت لەو حاڵەتە چونکە لە بەشی یەکەم یا بازی بوون بۆ بەشی دووەمیان تا ئیسە گرنتیان نەیراوەتێت باڵێکی تریش جەناب زۆر بە کورتی لە بیدایەتەوە ئاماژەت پێکرد کە ئەو قەرزانەیە کە نزیکی $900 ملیۆن و نزیکە بێتەوە لە $1 هی 6 مانگی پێش وەستانی هەناردەیە 3 مانگی سەرەتای 2023 3 مانگی کۆتایی 2022 هیچیان وەرنەگرتووە ئایانەوێ بزانن کێ و پارەیانەیەتەوە بەچی گرنتیەک ئەیانیرێتی و چۆنچۆنی ئالێتی دانەکەی ئەگەر ئەم دوو قاڵە چارەسەر بکرێت کە وا نازانم شتێکی زۆر پرس بێت بەڵام ئەوەی من ئاگادارم تا ئێستا عێراق ئامادە نەبووە ئەم قەرزانەی ڕابردوو باتەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی فرۆتۆ و پارەکەی وەرگرتۆ بە ئەو چارەسەری بکە لەبەرەوە کێ ئەو دوو خاڵیان بۆ چارەسەر بکە و ئەبێ چارەسەر بکرێت چونکە ئەمە باڵێن پابەندی گرێبەستەکەیەکە هەیە لەگەڵ حکوومەت و کۆمپانیا نەوتیەکانە کە بەشێکە چونکە بە چارەسەر نەکردنی واخود یاخود ئیلتیزام نەکردن بە گرێبەستەکەەوە باسیەوە ناکەین ئەم بەندانە چەندێ باشن چەندێک خراپن ئەو وەختە بەرەو کێشەیەکی گەورەتر و قوڵتر بارەباکە لەوانەیە بەرەو دادگای ناوپشتیوانیمان بە و ئەو وەختە پاقەرەبوویەکی زۆر بکەوێتە سەر حکوومەت چه حکوومەتی عێراق و یا حکوومەتی هەرێمی کوردستان بێ لەبەر ئەوە ئەبێت کۆمپانیا نەوتیەکان چارەسەرکەن بەردەوامی ئەم بارودۆخە کێ سوودمەندەی بەردەوامی ئەم بارودۆخە ئەوانە سوودمەندندەی کە نەوتی هەرێمی کوردستانەکرد چەندین جاروتومانە تا ڕۆژێ ئەم بارودۆخە بەردەوام بێ ملیۆنەها دۆلار ئەوان قازانجەکەن و قازانجێکی زۆر خەیاڵ دێکن لەبەرەوە کەسانێک هەند لەوەی کە ڕێکەوتر بکرێت و نەوت تەسلیمی سۆمۆ بکرێت لە بەرژەوەندیانەیرێ چونکە وەگومانی شەکرێ کە ئەوان ڕێگرن لەوەی کە لە بەرژەوەندیان بیرێ یاخود بەلایانی کەمەوە ئەیانەوێت درێژترین کات بتوانن زۆرترین قازانج بن. بەڵێ سوپاس دەکەین مامۆسایەتگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبینی بۆ شفافیت لە پرۆسەکانی نەوت هەروە دکتۆر ئەحمەد تەمین مامۆسای زانکۆ سوپاس دەکەین. سوپاس بۆ زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.